ئەو کۆمەڵگە مسلمانە کوردستانە حتا وەکو مسلمانان چەکدار نەبن تیا و تەوازوناتی چەکداری دروست نەکەن لەگەڵ تاغوتانی پارتی و یەکێتی و هێزی علمانی مستەحیلە بتوانن بانگەوازی خوایی بگێنن وەکو خۆی. بۆیە پێویستە مسلمانەکان چەکدارن، پێویستە گۆڕانیش چەکدار بێ. گۆڕان ئەگەر چەکدار بواە نانەتوانی مافی بخۆن، هەروەکو چۆن ئەو 5 گروپە شیعەیە هەر پێنجان چەکدارن، هەرێکە تەوازوناتە دروستەکان لەناو مجتەمەعی شیعەیە. کەسیان توانیان پەلاماری جەماعەتی حیکمە بدەن یا ئالحەکیم، کەستوانی بە مقتەدا سەدر بڵێ ناتوانانی ناهێڵ ڕێگات بیتە پێشە زۆری نەبێنی، بۆچی نایانتوانی؟ لەبەرەوە ئێش سەرای سەلامی هەیە، وەش مسلح هەتوانە بێتە پێشەوە چێ ڕێگای لێگرە فەرمەوە ئەرزەوە گەز ڕێگا لە نووری المالیکیەگرن یا لە هادی العامری تاغوت، لە کەسیان ڕێگا لە یەکتری ناگرن، چونکە تەوازوناتێکی ئەم 5 پەنجەیە دروست بووە لە ناویانە. بەڵام تۆ لە کوردستانە تاغوتی ئەکبەر و ملحید و بێدین هەر پارتی وێچێتین، سیاست و اقتصاد و دەستور و جەلاد و زیندان و کات و دیبلۆماسەتی دەرێ و هەموو دەستگاکانیان بەدەستەوە، تۆ توانی چی بگۆڕی لێر؟ بۆیە ئەگەر گۆڕانیش بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسەم گۆڕان چەکدار نەبێت، ڕۆژ بە ڕۆژ دێتەوە دواوە، دوای 12 کورسەکەی یەکێتیشی دەست ناکەوێت. سروشتی ژیانەکە وایە. دوایە لە ناو مجتەمەعەکە ئاژین تەبیعەتی پیاوی کورد وایە. کورد هێزێک لە سەرویەوە نەبێت، دارعەسایەک لە سەرویەوە نەبێت، ڕێک ناڕوە. ئەژنا مەعقولە حەوت نێرینە پێنجیان ببن بە جاش بۆ سەدام حوسێن لە زەمانی کیمیاویەکە نیوەی ئومەتەکەمانی بە کیمیاوی فەوتان. خەڵک ئەمە پیاوەتی و جوامێریە خەڵک ببێ بە جاش بۆ سەدام حوسێن دوای بەکارهێنانی کیمیاوی. نەفسیەتی کورد وایە، چونکە تۆ لەژێر سایت دەوڵەتێکا پەروەردە نەبووی مەرکەزی بێ وەلا ئەدوە قانون بێ، لە وڵاتێکی میلیشیایی ئاژی. بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسەم حتا وەکو گۆڕان و ئیسلامیەکان چەکدار نەبنەوە، تەوازوناتی قووەت ئاوا دروست نەکەنەوە لەگەڵ ئەو دوو تاغوتەی تر، ناتوانن هیچ جۆرە مافێکی تریان نە لە هەولێر نە لە سلێمانی دەست بکەوێت. لە سلێمانیش دەستیان ناکەوێت بە فیتی زۆنی زەرد ئەگەر ڕێکەوتنەوە لەگەڵ لاهوری شێخ جەنگی. لەبەرەوەوانە یعنی خۆمان دووکردنە بەڕاستی